خۆشەویستان لەگەڵتان بەردەوام بین وەکووتمان بۆ شۆفێرە بەڕێزەکان زۆر گرنگەوەیمە چەندین جاری ژێمە هەوشداریمانداوە لەسەرەوەی کە یەکێک لە پێوەرەکانی لێخۆڕینی سەلامەتی ئۆتۆمبیلەوەی تۆ بزانی ئۆتۆمبیلەکە چی بۆ بەکارێنی لە هەمووشی گرنگتر کە ئەوەی کە لینکیان پەیوەندی تۆ بەسێتەوە بە شەقامەوە تایە ئەبێ بزانی چ جۆرە تایەک بۆ ئۆتۆمبیلەکەتە ئەبەستی چ جۆرە نەخشێک چ جۆرە کوالیتیەک چ جۆرە ڕەقەمێک چووکە باس میوانەکەم بەناڵ هەر کە باسی تایەکەی بە باسی سێ ژمارە بکە نابێ بڵی یەک ژمارە بڵی تایەکەم شانزەیە هەڤەیە سێ ژماری هەیە گۆشتێکەیەتی چوسانم نەخشەکانێتی لەگەڵ قەبارە و ئەم بابەتانەیە کە دواتر بۆمانە باسەکە گۆڕین تایەکان بە پێوەرزەکان چەند گرنگە بزانین ئێمە بیگۆڕین تای چواروەرز لە کوردستان خواستی زۆری لەسەر لەبەرەوەی لە بازارە خەڵک تااقەتی نییە لەم وەرز بۆ وەرز تایە بگۆڕێ تای چواروەرزە گۆڕێ ئەم تایە چواروەرزیانە باشن یان نا و هەندێک زانێری لەسەر نەخشەکان و ئەو ژمارانەی کە لەسەر تایە بۆ ئێوەی ئەخینە ڕوو بەڕێز کاک بورهان گەیلانی خاوەنکار و زۆر تایەفرۆش و شارەزای تایە لەگەڵمان میوانە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان کاک بورهان زۆر بەخێر بێت. کاک بورهان بەخێر بێ. زۆر بسم الله الرحمن الرحیم. زۆر سپاس بۆ بەرنامە جوانەکەی کەناڵی کورسات دەستی ئێوەش خۆش بێ کە توانیتان ئەم فرسەتە بۆ بەندە بڕەخسێنن هەتا بتوانم لە ڕێگەی کەناڵە بەڕێزەکەتان و کۆمەڵێک سوود بە شۆفێرە بەڕێزەکانی کوردستانی خۆشەویست بگەین. زۆر بەخێر بێت. کاک بورانوتت کە باسی تایە کەی بە باسی سێ ڕقم کەیە سێ ڕقمە مەبەستە لێی چی بوو؟ قوربان کاتێکە فەرمووی سیارەکەم شانزەیە ئەوە تەنها کافی نییە چونکە سیارە هەیە هی سیارەی گەورەیە و شانزەشە و هی سیارەی قەمەرەشە شانزەیە بەڵام سێ ژمارە هەیە لە تایەیە کە ئەبێ بەیان کرێت. یەکەم شانزە مەبەستی پێی قەبارەی ویلەکەیە باشە کە بە ئینجە دوای ئەوە شانزە دوای تیرەی با بڵین تیرەی ویلەکە بەڵێ ئەمە شانزەیە ئەمە حەڤەیە ئەمە هەژدەیە ئەمە بیستە پانزەیە دوانزەیە سیانزەیە. جا زۆر کار لە شۆفێرە بەڕێزەکان وا ئەزانن کەوتت سیانزە ئیتر لە شانزە نزمترە خۆی تایە کاتێک کە سێ ژمارەکەی بەیانەکەیت ئەگونجێ تایەکی سیانزە لە تایەکی شانزە بەرزتر بێت. ژمارەی دووەمین تایەکە پەیوەستە بە لاتەنیشتەکەیە بۆ نمونە تۆ ئەڵێ شانزە بە 55 ئەم 55 قەبارەی بەرزی لە 155 تایەکەیە مەبەستت لەم بەشەیە. بەڵێ ئەمە بەرزیەکەیەتی کە ئەڵێ 55 بۆ نمونە ئەو تایی جەنابەت 225 65 حەڤەیە. ئێستا ئەمە یەکەم جاوتمانەمە ئەوە تیرەی ویلەکەیەتی ئەوە تیرەی ویلەکەیەتی ئێستا ئەوە حەڤەیە معنای ئەو ویلە حەڤە ئینج تیرەکەیەتی باش ئێرە بۆ ئێرە ئەوەش بەرزیەکەیەتی کە بریتە لە 65 بەڵێ پانی تایەکەشی 225 یعنی 225 میلیم یعنی 22 سانتی و نیم 22 سانتی میلی. بەڵێ پانتریش هەیە لەمە پانتریش هەیە 235 هەیە 45 هەیە 55 ئیتر بە گوێرەی قەبارەی تایەکان و شەریکاتی سیارەکانیش عادەتەن ئەو تایانی کەوا شیاون بۆ سیارەکە لە پلێتێک لەسەر شانی سایق شانی چەپی لە دەرگاکە ئەینووسێت یا لە ڕێبەری سیارەکەیە یا جاری وا هەیە لەسەر قەباغی بانزینەکەی. باشە کاک بورهان من بینیومە هەندێک کەسەیە سیارەکەی کە کڕیوە بۆ بە سفریش دەریەکە لە شەریکە تایەکەی پچکۆلێ لە حەزەکەم تایەکی گەورەی بخەمە سەر سیارەکە زەخمتر دەرەکەی ئەمە چ زیانێکی هەیە بۆ سەبارەت بە گۆڕینی تایە ئەگەر بیەوێ بەرزی کاتۆ بەڕای من بەرزکردنەوەی تایە کۆمەڵی ئیجابیات و کۆمەڵە سەلبیاتیە بێت لەو سەلبیاتانەی کە ئەیبێت جاری وایە بەرزکردنەوەی ئەو تایە بێتە هۆی ئەو سیارە لەگەڵ قەبارەی سیارەکانە گوژە و سیارەکە جادە نەگرێت و یاخود لە هەڵسوڕانی تایەکەیە لەگەڵ گێژی سیارەکە فەرقەکات چونکە پێویستی بە زەختی مەکینە هەیە تاوەکو ئەو تایە زیاتر هەڵبسوڕێنێ بانزین زیاترە خوات لە ئەنجامە وای لێ سایقەکە کولفەیەکی ئابووری زیاتری لەسەر بکەوێت وەک یەکێتر لە سەلبیاتەکانی ئەوەیە پێشی سیارەکە بۆ نمونە زۆر سایق شۆفێری بەڕێز دێنە لامان ئەڵێن 3 مانگە ئێمە پێشی سیارەکەمان داگرتووە دووبارە تەقەوڕەکەی تێکە ئێمە هۆکاری ئەوەیە کە ویلەکان یا تایەکانە گۆڕن
جا من ڕێنموین بۆ ساقە بە ڕێزەکان هەیە یەکەم شتێک کەچن بۆ دوکانی فرۆشیاری تایە یەکەم شتێ سێری پلێتی سیارەکەی لای دەستی خۆیان بکەن یا لە هەموو حاڵەتێکا سیارەمان هەیە کۆنە پلێتەکەی پێوە نەماوە ئەتوانێت لە ڕێگەی گۆگڵۆ یا لە ڕێگەی یوتبۆلی بدات مواسەفاتی سیارەکەی پێڵێت و ئەو ژمارەی تایەشی کەوا پەیوەست بشیاوە بۆ سیارەکەی پێڵێت باش هەموو تایەک بۆ هەموو وەرزێک گونجاوە کاک بورهان یاخود بۆ من ئەم هاوینە تایەکم کڕیوە ناتوانم بۆ زستان هەر بە هەمان تایە ئۆتۆمبیلەکەم لێ خوڕم ئەمەیان چۆنە پێی نەخشەکان ئەگۆڕیان بە پێی لە لای خۆمان عامەتەن بۆ ڕێگەی قیر 4 فەسڵەیە بەڵام ئەوانەی کەوا شۆفێرە بە ڕێزەکانمان ڕێگەیانەکەوێتە خۆڵ یا چەو یا ڕێگەیانەکەوێتە کۆمەڵێک شاخ و ئەم شوێنانە ئەوە پێویستە نەخشی تایەکانیان بگۆڕن چونکە ئەو تایەی کەوا شیاوە بۆ سەر قیر شیاو نییە بۆ شوێنە سەختەکانی بۆچی نەخشەکانی چ جیاوازییان هەیە من چۆن بزانم نەخشی تایەک ئەم تایە زۆرتر دەچێتە ناو خۆڵ و بە شوێنە سەختەکان ناڕوا لەگەڵ تایەکە یاخود لەگەڵ ئۆتۆمبیلێکا کە بەسەر شەقامێکی ئاساییە ئەڕوات سەبارەت یەکەم شۆفێرە بە ڕێزەکان ئەتوانن بە چاو نەخشەکان لە یەکتری جیا بکەن بەڵام ئەگەرێکی شارەزا بێت و یاخود پێی بوترێت بە گوێرەی حرفەکان جیاوازی کراوە لە بینی نەخشەکانە ئێستا ئەمە لێرە HT نووسراوە ئەو ئێشتیە بۆ سەر قیرە بەڵێ بۆ سەر خۆڵ بۆ سەر خۆڵ نابێت ئەو ئێشتیە بۆ شوێنی شاخاوی ئەم پیتانە ئەو پیتانە ئەو ئێشتیە مەبەستەوەیە کەوا بۆ سەر قیرە بێت ئەسا هەندێک وێنەیەکت نردووە هەندێک پیتی ترە هاوڕیانم پیشارمان بن بەپی تایەکان پێما بە هەندێک پیتەیە HP مەبەستی لێ چیە کاک HP مەبەستەوەیە کەوا تەنها بۆ سەر قیرە بێت ئارتی ئەوە هینە بۆ سەر قیر و بۆ سەر هینی ژەبێت بۆ سەر خۆڵە بێت بۆ شوێنی سەخت بەڵام زیاتر بۆ شوێنی سەخت بەکارهێن سەخت MT ئەوە بۆ شوێنی سەخت بەکارهێنرێت باشە دوانە ئارتی و MT فەرقیان هەیە ئارتی و MT بەڵێ بۆ شوێنی لە نەخشەکانە فەرقیانەیە ئەتوانێت نەخشەکان جیاوازی بک بە چاو ویا ئەگەر لە نەخشەکانە جیاوازی نەکات ئەتوانێت بە ڕێگەی حرفەکان هەموو شەریکاتێک معلومات و زانیاریەکانی لەسەر لاتەنیشی تایەکە بەیان کردووە باشە HT ئەمانە هەر هەمووی پێیوەستن بە نەخشیەتی بۆ شوێنەکان و ئاخردانیان HPە کە ڕاضیە بۆ شۆفێرە بە ڕێزانن کە سیاری سیباقیان هەیە ئێستا ئەمە کامیان بەکاربێنین لەمانە کامیان بەکاربێنین ئێمە بە زۆری لە ساڵەوەی HP بەکارێنین ئەیتی بەکارهێنی بۆ قیریشە ببێ و بۆ نا بەس تەنهاوە بۆ قیرە بێ بەڵام باشڵکات بوران بەخوا قسە خۆزوورینی خەڵک تایە گۆڕە خۆچێ بۆ لادێش ئەگەر بچێ بۆ لادێ و خۆی بە گوێرێ من کۆ زۆر شۆفێری بەڕێز کە دێنە دوکان بۆ لامان پیانەڵێم بۆچی بەکاریهێنی ئەگەر بۆ ناوخۆ بەکاریهێنێ بۆ نمونە تەکسیە سەنیە کرۆلایە ئەوانە ئەیتیانە دەینێ بەڵام ئەگەر بۆ شوێنەکانی تر بۆ هەردوو لای بەکاریان بهێنن ئەوە تایەکیانەیە کە لەگەڵ هینەکە هەردوو لایە گونجاو بێت باشە کاک بورهان چۆن بزانین کاتی گۆڕینی تایە ئۆتۆمبیلەکانمان هاتووە بە چیا دەرەکەیە سەبارەت بە گۆڕینی تایە ئینتاجی لەسەرە ساڵی دروستکردنی بەڵام کاتی بەسەرچوونی تیا دیاری نەکراوە زۆرینەی شەریکاتەکان ئەڵێن ئەگەر تایە هەڵبگیرێت بە شێوازێکی زانستی لەبەر سێبەرە لە دەرەجەیەکی حرارەتی کەمترە ئەوە ئەتوانێت ئەگەر 5 ساڵیشی بەسەرا تێپەڕێ بەکار بهێنرێت بەڵام لە ڕۆژی بەستنیەوە 3 ساڵ زیاتر ڕێنمایی شۆفێرە بە ڕێزەکانەکەم زیاتر بەکاری نهێنن هەموو ساڵ هەیە هەموو ساڵە دوانی پێشەوە خاتە دواوە سەبارەت بە پاش و پێشکردنی تایە ئەو سیارانەی کەوا پێشیان هەڵە سوڕێت وەکو کۆرۆلا و سەنی و ئەمانە تای پێشیان زووتر ئەخورێت بەڵام تایی دواویان ئەمێنێتەوە بۆیە لە 8,000 تا 15,000 کیلۆمتر ئەتوانن ئەم تایانە ڕاست و چەپ پێ بکەن بۆ ئەوەی نسبەتی خورانی تایەکان بە شێوازێکی یەکسان تەوزیع بێت بەسەر هەموو تایەکانە کاک بوران ئەو تایانی کە لە کوردستانە هەیە زیاتر لە خۆمان دەستەواژە باوەکە بەکارنە مەڵێ تجاریە بازرگانیە باشە بەڵێ مالیزیە تایوانیە سینیە
تورکیە هەر ئەمانەمان هێوانە ئێرانیشمان ئێرانیشمان هێوایە ئێرانی بۆچی تایی گرانبەهاکان مثلەن ئەمریکی ئەڵمانی ئەمانە ناگەنە هەیە لە کوردستان بەڵێ هەیە بەڵام خواستی لەسەر بۆچی خواستی کەمە پەیوەستە بە ئاستی بژێوی بژێوی داراییەوە بەڵێ ئەو تایانی کەوا مارکن جاری وا هەیە دووقات سێقال لە تایەکانی تر گرانترن جامەوە کا شۆفێرە بەڕێزەکان نەتوانن بیکڕن یا هەیە حەز ئەکا بۆ نمونە تایەکەی بۆ ساڵێ بەکاربێن و دوایی بیگۆڕێ تایەک ێرزان بەها ئەکڕێت ڕاستە تر مواصفاتی تایەکەش چاکی و خراپیەکانی یەکێ لەو شتە گرنگانی کە پێویستە شۆفێرە بەڕێزەکان تەرکیزی لەسەر بکەن تایەکان مواصفاتی لەسرە لە بواری پەرگەگرتنی پلەی گەرمایە لە بواری جادەگرتنە ئەمانە هەیە لە سەرمانە بەڕقم سام ڕقەمە چیە کاک بۆ نمونە ئەگەر ئەی بوو لە پلەی گەرمایە ئەوە باشترین جۆری تایە بۆ بەرگرتنی پلەی گەرما ئەیەکەی تایە ئەمە اینجا دەرەجەشی هەیە بۆ جادەگرتن ئەوەی کەوا دەرەجادەکان زۆری نەی لە شۆفێرە بەڕێزەکان تەرکیز لەسەرەوە ناکەن تەنها سەیری فرۆشیارەکەیەکەنکەوە ئەیاناتی بەرواری لەسرە تایە کاک بورهان تایە ئەکسپایرە بێ بەڵێ وەکو عەرزم کردن پێشووتر بۆ 5 ساڵ هەموو شەریکات تەوسیەی سایق و شۆفێرە بەڕێزەکانەکەن هەر تایەک بە تازەیش هەڵ بگیرێت لە بە تازەی مەبەستمە بۆ نمونە لە لای ئێوە چەندێک دوای 5 ساڵ نەبەستن ئێستا بۆ نمونە 21 نەبەستن باش ئەگەر باسێکی ویلمان بۆ بکەویل بەکارێنانی ئەو ویلە و ئەوەش ویلی عادیە ینی ئەوەی کە خۆی لەسەرێتی لە جاران لە شەریکە ئۆتۆمبیل کە دەرەکرا هیچی ویلی سەر نەبوو ئێستا شەریکە ویل لەسا هەشتای سیارەکان کە دەرەچن لە شەریکاتەوە ویلی ئاسنیان لەسەر سەلامەترە لە ویلی تر زیاتر سەلامەترە لە ویلی فافۆن کە بەکارهێنرێت و هۆکارەکەشی ویلی فافۆن پانترە پێشی سیارە زووتر تێگەدات و هەروەها بانزینی زیاتر ئەخوات خۆرترە بۆ سیارەکان باشە لەسەر دەنگی تایە هەنێک قسە بکەین بۆ نمونە هەندێک تایە هەیە نرخەکەیان زۆرە کابرا پارەیەکی زۆری پێیاڵە بۆی کە وڕەوڕ و دەنگی تایەکە نێتە ناو ئۆتۆمبیلەکەمەوە سەبارەت بە وڕەوڕ پێیوەستە بەو حرفانەی کە باسم کردن ئێستا ئەو ئێمT بەکار ناهێنرێت بۆ سەرقیر لەبەرەوەی وڕێیەت و هاژەهاشی دێت زۆر باشە دەستە خۆش بە کاک بورهان سوپاس بۆ زانیاریەکانت هیوادارین شۆفێر عەزیزەکان سوودیان لە وتەکانی بەڕێز وەرگرتوێت دووبارە دەست خۆش زۆر بەخێر بێت دووبارە خۆش بە کاک بورهان سپاس بۆ